الأخوة وفد إقليم كردستان وفد عالي المستوى. وەزارەتی نەوتی عێراق کار دەکات بۆ دەستەبەرکردنی دوو ئامانجی زۆر گرنگ، بەرهەمهێنانی زۆرترین بڕی نەوت و بەردەوامبوونی و هەناردەکردنی بە زۆرترین بڕی گونجاو. ئەوانە ئامانجی سەرەکین لای ئێمە و لای ئەو کۆمپانیانەش کە لە ڕووی بازرگانیەوە وەزارەتی نەوت کاریان لەگەڵ دەکات. بۆ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە دوو بنەمامان هەیە. بنەمای یەکەم دەستورە، ئەوەی کە لە دەستوردا هاتووە و ڕوون کراوەتەوە و بڕیارەکانی دادگای فیدراڵیە لەسەر دۆسەی نەوتی هەرێمی کوردستان و گرێبەستەکانی. ئەوەشی کە وەزارەتی نەوتی عێراق بۆ هەرێمی کوردستان پێشنیاری کردووە سێ بەشی سەرەکیە. یەکەم ڕەوانەکردنی تەواوی گرێبەست و ڕێکەوتنە نەوتیەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ تەواوی وڵات و کۆمپانیا نەوتیەکان بۆ مەبەستی پێداچوونەوە و وردبینیکردن تێیدا، زیادکردنی نرخەکەی بە شێوەیەکی یاسایی و دارایی، گواستنەوەی لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆ کۆمپانیایەکی تایبەتمەند کە بۆ ئەو مەبەستە دروست دەکرێت کە خاوەنداریەتەکەی بۆ حکومەتی ناوەندی دەگەڕێتەوە و بارەگاکەی لە هەولێر دەبێت و لە ڕووی ڕێنمایی و پێوەر و ستانداردەکان و سیاسەتی ڕێکەوتن و گرێبەستەکان و فرۆشتنەوە سەر بە وەزارەتی نەوتی عێراق دەبێت. هەروەها تەواوی دەسەڵاتەکانی بۆ ئەنجامدانی چالاکی و ڕایکردنی چالاکیە نەوتیەکان دەبێت. هەروەها تەواوی و گرێبەستانی کە هەرێم ئەنجامی داوە پاش وردبینیکردنی و پێداچوونەوەی ڕادستی ئەو کۆمپانیایە دەکرێت. هەروەها داهاتی فرۆشتنی نەوتیش دەگەڕێتەوە بۆ هەژمارێکی بانکی کە دروست دەکرێت و خاوەندارێتی ئەو هەژمارەش دەگەڕێتەوە بۆ وەزارەتی نەوتی عێراق. وەزارەتی نەوت دەست دەگرێت بە مەبدەئە سەرەکیەکانیەوە بۆ ئیدارەدانی چالاکیە نەوتیەکان کە بە تەواوی مامەڵەیەکی بازرگانیە و هەوڵی بۆ زیادکردنی داهاتی وڵات و هەناردەکردن و وەدەستخستنی بەرزترین داهاتە. ئەوانە ئامانجی سەرەکین لای ئێمە و جەخت دەکەینەوە لە جێبەجێکردن و دەستەبەرکردنی کە لە ڕوانگەی دەستور و بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە سەرچاوە دەگرێت. هذه الأساسيات اللي وزارة النفط تحرص على تنفيذها منطلقة من أحكام الدستور وأحكام قرار المحكمة.